ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوومە تۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لێکدانەوە و هەڵوێستی ئەم جارشمە لەسەر چەند بابەتێکە وەکو هەمێشە سەرەتا سەردێڕەکانیتان بۆ خوێنمەوە. بابەت یەکەممان زیانەکانی مادەی هۆشبەر لەسەر کۆمەڵگا و بنەماڵەکان. بابەتی دووەممان باسێکە کە نووسینی لەلایەن عوسمانی حاجی معرفەوەیە پرۆسەی ئاشتی و چەکدانانی پەکەکە. کۆتا بابەتیشمان بابەتی سێەم شەپۆلی دیپۆرکردنەوە لە ئەڵمانەوە کە ئەویش بابەتێکی کورتە بۆتان باسەکەم. ئێساش لەگەڵمان پێن بە دەستکەین بە پێشکەشکردنی لێکدانەوە هەڵوێستیم جارشمە. زیانەکانی مادەی هۆشبەر لەسەر کۆمەڵگا و بنەماڵەکان. مادەی هۆشبەر یەکێکە لە گەورەترین کێشەکانی سەردەمی ئێستا کە کاریگەری نەرێنی لە سەر تاک بنەماڵە و کۆمەڵگا هەیە. ئەم کێشەیە تەنها کێشەیەکی تەندروستی نییە، بەڵکو کاریگەری فراوانی لەسەر هەموو ڕووەکانی ژیان هەیە. من لێرەدا باز لە هەندێک خاڵی وەک زیانەکانی و کاریگەریەکانی دەکەم کە هیوادارم لەگەڵمان. زیانەکانی لەسەر بنەماڵە: پچڕانی پەیوەندی خێزانی، نەمانی متمانە لە نێوان ئەندامانی بنەماڵەدا، دوورکەوتنەوە لە بەرپرسیارەتیەکانی خێزانی، کێشە و ناکۆکی بەردەوام لە ماڵەوە، جیابوونەوە و لێک هەڵوەشانەوەی بنەماڵەکان. کاریگەری لەسەر منداڵە: بێبەشبوون لە خەمخۆری و سەرنجی دایک و باوک، کەمەی پاڵپشتی دەرونی و دارایی، زیادبوونی ئەگەری بەکارهێنانی مادەی هۆشبەر لە داهاتوودا، کاریگەری نەرێنی لە سەرپێگەیشتن و دەرچوونی لە قوتابخانە. قەیرانی دارایی: لە دەستدانی سامان و مڵک، قەرزاربوون و کێشەی دارایی، دابەزینی ئاستی بژێوی ژیان. زیانەکانی لەسەر کۆمەڵگا: زیادبوونی تاوان و دزی، نائەمنی گشتی لە گەڕەک و کۆڵانەکاندا، پەیوەندی نێوان مادەی هۆشبەر و تاوانکاری ڕێکخراو، مەترسی لەسەر ئاسایشی هاوڵاتیان. کاریگەری ئابوووریەکەی: کەمبوونەوەی بەرهەمهێنانی کۆمەڵایەتی، زیادبوونی تێچووی چارەسەری تەندروستی، کەمبوونەوەی کوالێتی هێزی کار، زیانی ئابووری بۆ خێزان و کۆمەڵگا، گۆڕانی بەها کۆمەڵایەتیەکان، کەمبوونەوەی پابەندی بە یاسا، دروستبوونی کۆمەڵگایەکی بێبەزەی، کاریگەری نەرێنی لەسەرنەوەی داهاتوو. کاریگەری لەسەر تەندروستی گشتی: بڵاوبوونەوەی نەخۆشی، زیادبوونی نەخۆشیەکانی بەکارهێنانی ئامڕازی هاوبەش، بڵاوبوونەوەی ڤایرۆسی ئایدز و شێرپەنجە، کێشە دەرونیەکان و تەندروستی دەرونی، زیادبوونی ڕێژەی خۆکوشتن، بارگرانی لەسەر سەرچاوە تەندروستیەکان، زیادبوونی ژمارەی نەخۆش لە نەخۆشخانەکان، تێچووی بەرز بۆ چارەسەری ئالوودەبووەکان و کەمی سەرچاوە بۆ نەخۆشە ئاساییەکان، پێویستی زیاتر بە پسپۆڕانی بواری تەندروستی دەرونی. و لێرەشدا باز لە هەندێک ڕێگاکانی بەرەنگاربوونەوە دەکەم. دروستکردنی ناوەندی پشتگیری خێزان، پێدانی خزمەتگوزاری فێرکاری بە دایک و باوکەکان، دروستکردنی قوتابخانەکانی خێزان بۆ بەرەنگاربوونەوە، پاڵپشتی دەرونی بۆ ئەندامانی بنەماڵە، پرۆگرامی خوێندنەوە و هۆشیاری گشتی، چالاکیە وەرزشی و کلتوریەکان، دروستکردنی دەرفەتی کار، بەهێزکردنی سیستەمی یاسایی، دانانی یاسای تونند و تۆڵ، بەرەنگاربوونەوەی قاچاقی مادەی هۆشبەر، دانانی پرۆگرامی چارەسەری بەخۆڕایی، پەیڕەوکردنی سیاسەتی پێشگیریکردن. دەرەنجام مادە هۆشبەر تەنها کێشەیەکی تاکە کەسی نییە، بەڵکو کێشەیەکی کۆمەڵایەتیە کە کاریگەری لەسەر هەموو کەسەکان هەیە. بەرەنگاربوونەوەی ئەم کێشەیە پێویستی بە هەماهەنگی لە نێوان بنەماڵە، کۆمەڵگا و حکوومەتیشدا هەیە. تەنها بە هاوکاری و هەوڵی هەمووان دەتوانین ئەم کێشە گەورانە یان ئەم کێشە گەورەیە چارەسەر بکەین و کۆمەڵگەیەکی پاک و تەندروست دروست بکەین. پێشگیریکردن باشترە لە چارەسەرکردن، یاخود خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. هەنگاوێکی بچووک بۆ هۆشیاری دەبێتە هەنگاوێکی گەورە بۆ ڕزگاری.
أمس halt سرقونا خاوي بانبال درمي وكشاو قرمي جرمال قلدان نومال سرقونا القالبا بالنرمي وكشال قرمي جربال قردان نومال سبكرچوك بيتو بتال بانلي وتشال نرمي 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 قرمي 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 توسن يا كيج سرمي دم 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 دمانو كم سينما بزاونا هلوي وشك شاو نوم ما نقم هم كم شريك عازو وشك شاو قش خمان قم قش خمان قم قش خمان قم قش خمان قم بداوي زلفي خاوي تو أسير مسير مسير مكابي بجل عشقي خود فقير 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 اگر شي تو شكاندد شي شكيد بلا مرجل قلم ناشي لبير بلا مرجل قلم ناشي لبير نرمي 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 قرمي 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 توسن يا كيج سرمي دم 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 دمانو كم سينما بزاونا عزوا نوم ما نكم قوم كم شريك قش خمان وكم قوم بو شريك قش خمان كم كمردم شين وغيريان بمنشي كقول شو آوي باران بمنشي لسر ترمي مني عاشق بقربان يتر زلفي پريشانت بمنشي لهو ديما تمو غمداس متاوم سفاي بابو حيوانت بمنشي كهيلاني شهيني دل خراوبو خدي سروي قلستانت بمنشي مانگی بختی من روینا لکسری تریش کی روزی کلمانت و منشی کبر و نوری بینایی لچاوم جوانی رنگی و غمی و منشی لنی و چالی غمی تو دا کگیرم جوانی دشتو کیوانت و منشی فدای فداي 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 تو فداي قرنما بوتازيي لو دمو ديوي غزال خالد فمنشي غزال خالد فمنشي لو دمو ديوي غزال خالد فمنشي سرقونا الخالي بان بالنري
بەڵام لێوت چاو نەرمی 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 گەرمی 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 تۆ سەنیاکەی لێ سەرمی نەرمی 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 گەرمی 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 تۆ سەنیاکەی لێ سەرمی دەم 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 دەمان و کەممە دەم 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 دەمان و کەممە سینەم ئاوێزاونە هەی هەی باوکە ڕۆوە ناو مەمان و کەممە خۆم کەمە شەریگێ عازە واشە چاوە گشمەمان و کەممە گشمەمان و کەممە گشمەمان و کەممە بەدامی زۆڵفی خاوی تۆ ئەسیرێ مەسیرێ مەسیرێ مەکە بێبەر لە عێشقی خۆت فەقیرم 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 ئەگەرچی تۆ شەکاڵی شیشەکەی بەڵام هەرگیز گوڵم ناچێ لەبیرە بەڵام هەرگیز گوڵم ناچێ لەبیرە کە مردم شین و گریانت بە من چی کە گوڵ چوو ئاوی بارانت بە من چی لەسەر تەرمی منی عاشق بە قوربان بە قوربان بە قوربان ئیتر زۆڵفی پەرێشانت بە من چی لە هۆدەی ماتەم و غەمدا کە سووتام کە سووتام سەفایی باغ و هەیوانت بە من چی کە هێلانەی شەهینی دڵخراو بوو قەدی سەروی گوڵستانت بە من چی کە مانگی بەختی من ڕووینا لە کەسری تریشکەی ڕۆژی کۆڵمانت بە من چی هەردووە دوورین کە بڕوا نووری بینایی لە چاوەم لە چاوەم لە چاوەم جوانی ڕەنگی باغەکانت لە من چی لە نێو چاڵی غەمی تۆدا کە گیرم جوانی دەشت و کێوەکانت بە من چی فدایی گەرنەما فدایی گەرنەما بۆ تەعزیەی لەو دەم و لێوەی غەزاڵخانت بە من چی پرۆسەی ئاشتی و هەڵوەشانەوەی چەکداری نووسینیان بابەتە لەلایەن عوسمان حاجی مەرفە پەکەکە لە 12/5/2025 زاینیدا ڕۆژی دووشەمە بە ناوی هەنگاوێک بەرەو ئاشتی هەڵوەشانەوەی خۆی و کۆتایی هێنانی چالاکی چەکداری ڕاگەیاند کە زیاتر لە 40 ساڵە بەڕێوەی دەبات بەڵام هێشتا ڕوون نییە کە تورکیا چۆن وەڵامی ئەو بژاردەی پەکەکە دەداتەوە و چۆن مامەڵەی دەکات بە تایبەتی کە تا ئێستا وەک هێزێکی تیرۆریست دەیناسێنێت لە هەمان کاتیشدا ئەو پرسیارەش دێتە پێشەوە کە ئایندەی هێزە چەکدارەکان و ڕێکخراوەکانی پەکەکە دەیانەوێت چی بکەن و ئەشتوانن چی بکەن بە هەمان شێوە بە ناڕوونی ماوەتەوە ئۆجەلان وتی لەم کەش و هەوایەدا داوای وازهێنان لە چەک دەکەم بەرپرسیارەتی مێژووی ئەم بانگەوازەش لە ئەستۆ دەکەم قسەکانی خۆی ئاراستەی پەکەکە کرد کۆنگرەی خۆتان ئەنجام بدەن و بڕیاری پێویست بدەن بۆ تێکەڵبوون لەگەڵ دەوڵەت و کۆمەلگادا دەبێت هەموو گروپەکان چەکدا بنن ڕێکخراوەکەش خۆی هەڵبوەشێنێتەوە پەکەکە ئەم پێشنیارەی لە کۆنگرەیەکە
پەسەند کرد و بڕیاریاندا ئەم کارە جێبەجێ بکەن. بەڵام بۆ ئەنجامدانی تەمومژێکی چڕی بە دوای جێبەجێبوونی ئەم کارەدا بەخشیوەتەوە. هەر کەس و لایەنێک بە جۆرێک لەسەر لایەنی باش و خراپی ئەم کارە لێکدانەوەی خۆی ئەدات کە خودی ڕابەرانی پەکەکە بە ئۆجلانێشەوە ئایندەی دوای ئەم کارەیان ڕوون و ورد ناکەنەوە. لە هەمان کاتە هیچ وردەکارێک لەبارەی چۆنێتی داماڵینی چەک و هەڵوەشانەوەی پەکەکە بەکردەوە تا ئێستا قسەی لەسەر نەکراوە. لەلایەکی تریشەوە دوای ئەو کۆنگرەیە و بڕیاردانی کۆنگرە لەسەر هەڵوەشانەوەی پەکەکە هێزە سەربازیەکانی تورکیا بردومانی ئەو ناوچانەیان کرد کە لە سنووری هێزەکانی پەکەکەدایە. تا ئێستا ڕوون نییە کە دوای ئەم پرۆسەیە ڕێبەری کارەکانی دواتریان ئەو کارانەی کە نەزانراون چین کێ دەبێت ئاخۆ ئۆجلان وەک ڕێبەرێک پەسەند دەکرێتەوە لە کاتێکدا ئەردۆغان و حکوومەتی تورکیا تا ئێستا باسی ئازادکردنی ئۆجلالیان لە بەندی ڕێکەوتنەکانیاندا ئاماژە پێنەداوە. لەلایەکی تریشەوە وا پێدەچێت حکوومەتی تورکیا دوای سەپاندنی هەڵوەشانەوەی پەکەکە و چەکدارەکانی بووە کۆتایهێنان بەم پرۆسەیە کارێکی وەهایەن بە ئۆجلان نامێنێت. تا ئێستا ڕوون نییە کە ئەنقەرە ڕەزامەندی بدات بە بەردەوامبوونی ڕۆڵی داهاتوو بۆ ئۆجلان کە ڕێبەری بکات. لە هەمان کاتدا پێشبینی ئەوە دەکرێت کە تەنها ئەوەندە پێویستیان پێی بوو سەرکردایەتی قۆناغی هەڵوەشانەوەی پارتەکەی بکات و دەستبەرداری بژاردەی چەکداری بێت. ئەمەش لە هەنگاوی یەکەمدا دەستکەوتێکە بۆ حکوومەتی تورکیا. لە هەمان کاتدا بە سەرکەوتنێکی سیاسی بۆ ئەردۆغان ئەژمار دەکرێت تا شانازی بە خواستی درێژەدان بە خولی سەرۆکایەتیەکەی بکات. دامەزراندنی پەکەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی کە لەلایەن ڕێبەری عەبدوڵڵا ئۆجلانەوە و کۆمەڵێک خوێندکاری چەپەوە دامەزرا و لە ساڵی 1984 زاینی پێگەیەنانی هێزی چەکداریان لە دژی دەوڵەتی تورکیا ڕاگەیاند. دواتر وەک هێزێک لە ڕیزی بزوتنەوەی کوردایەتیدا نەفوزی خۆی لە کوردستانی تورکیا و سووریا و عێراق و ئێراندا فراوان کرد. دوای زیاتر لە 40 ساڵ چالاکی چەکداری پەکەکە لە بەرامبەر حکوومەتی تورکیادا بە ناوی پرسی کوردەوە نەیانتوانی چارەسەری و کێشەیە لە ڕێگەی چالاکی چەکداریەوە بە ئەنجامێک بگەێنن. لە هەمان کاتدا بەگەشتی کەمبوونەوەی بایەخی چالاکی چەکداری درێژخایەن بۆ چارەسەری هەر پرسێک لە دنیادا ناتوانێت دەستکەوتی ئەرێنی بدات بەدەستەوە. بە مانایەکی تریش ئەوە بنبەست گەیشتنی خەباتی چەکداریە کە ئەوەی لێ بەرهەم دێت یاخود ئیتر ناسیۆنالیستەکان ناتوانن بە چالاکی چەکداری وەڵام دەرەوەی نوێنەرایەتی کردنی پرسی کورد بکەن. بۆیە پەکەکەش ئامادەیە بە ناوی ئاشتیەوە دەست لە ناو پارتەکەیان هەڵگرن و شێوازی چالاکی سیاسی ئێستایان بگۆڕن. ئۆجلان کە دەیەوێت چەکدا بنێ و شەریک بێت لە دەسەڵاتدا ئەمەی ناوناوە پرۆسەی ئاشتی، یان بە شێوازێکی تر بڵێم پرۆسەی ئاشتی تورک و کورد. بەڵام دواتر ئەتوانن چی بکەن و چی دەکەن دیار نییە. پرسیارێکی جدیە و ڕۆژگار وەڵام بەم بابەتە ئەداتەوە. دوای ئەو هەموو ساڵە لە سیاسەتەکانی پەکەکە وەک هێزێک لە چوارچێوەی بزوتنەوەی کوردایەتیدا بە ناوی بەرژەوەندی و چارەنووسی کوردستانەوە چالاکیان کردووە. دوجار استراتیژی بزوتنەوەکەی سەلماندی ئەو چالاکیانەی کردویانە ئامانجێکی تریان بووە. بۆیە بە هەنگاوێکی گەورەوە دەربارەی مەسەلەی کورد دەڕۆنە دواوە و واقعەتی خۆیان دەسەلمێنن. بەڵام ئەو ئامانجانەی کە وەک نمونەی هەر هێزێکی ناسیۆنالیستی کورد بۆ خۆی دانابوو، هاوشێوەی هەر هێزێک و حیزبێکی ناسیۆنالیستی کورد کە دایانەوێت شەریک بن لەگەڵ دەسەڵاتی حکوومەتی ناوەندا، ئەگەر ئێوەش هەیە فرسەت بهێنن و بە ناوێکی ترەوە ئەو شەراکەتە لەگەڵ حکوومەتی ناوەندا بەدەست بهێنن. ئەم بابەتە بەڕوونی لە کۆنگرەی 12 پەکەکە داهاتوە. جارێکی دیکەش جەخت لەسەر و ئامانجانە دەکەنەوە کە هەیان بوو. پەکەکە ڕای دەگەیەنێت کە ئەرکی مێژووی حیزبەکەی بریتیە لە گەیشتن بە هەلومەرجی دیموکراسی لە ناو حکوومەتی تورکیادا. لەم بارەیەشەوە ئەوە شاراوە نییە کە مەبەست لە گەیشتن بە هەلی دیموکراسی ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆ شەراکەت لە دەسەڵاتی سیاسیدا بەناو فۆرمی دیکەوە، بەواتای گەیشتن بە داخوازیەکانی مافی بۆژوازی کورد تا پشکی لە بازار و دەسەڵاتی سیاسی لە تورکیادا هەبێت. هاوشێوەی ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی عێراقدا. ئەوەی شایانی باسە
لەلایەن پکەکە و لایەنگرانیەوە ئەم هەڵوەشاندنەوەیە وەک پرۆژەیەکی سیاسی داهێنەرانەی عەبدوڵڵا ئۆجەلان پێناسە دەکرێت بە ناوی چۆنێتی گۆڕانی پرۆسەی خەباتی سیاسی لەسەر بنەمای بناخەکانی ئاشتی و دیموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی. وەڕای دەگەیەنن کە پرۆژەیەکە نوێنەرایەتی بەردی بناغەیەک دەکات بۆ بەدەزێنانی کاریگەریەکی بەرچاو لەسەر پرسی کورد. ڕێکخراوێک کە زیاتر لە 4 دەیە بە ناوی داکۆکیکردن لە مافی خەڵکی کوردستانی تورکیا چالاکی چەکداری ئەنجامداوە. ڕێکخراوێک کە زیاتر لە 4 دەیە لە بەرامبەر حکوومەتی تورکیا وەستاوەتەوە و شەڕی کردووە. ڕێکخراوێک کە بە هاوکاری ڕژێمێکی فاشیستی وەک کۆماری ئیسلامی بژێوی و هێز و مانەوەی خۆی پاراستە بوو. ئەم بڕیاری هەڵوەشاندنەوەیە کە دەیەوێت لە میلتاریزمەوە ڕوو لە خەباتی سیاسی بکات کارێکی هێندە ئاسانە و یان سادە و ئاسان نییە. تا وەک پرۆژەیەکی سیاسی بە بیر و باوەڕ و نەخشەی سیاسی ئۆجەلان لێک بدرێتەوە، بەڵکو واقعەتی بنبەستی چالاکی چەکداری و ناچاربوونی پاشکۆبوونی تەواوی لایەنەکانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کووردە بە سیاسەتی پاراستنی یەکپارچەی تورکیا و ئێران و عێراق و سووریا. بەم شێوازە خۆیان پێناسەی دەکەنەوە بە بێگەڕانەوە بۆ ڕاوبۆچوونی خەڵکی لە دیاریکردنی چارەنووسی خۆیاندا. بڕیاری هەڵوەشانەوەی باڵی چەکداری ئەو حیزبە ناتوانرێت لە گۆڕانکاریە نێوخۆیەکانی ناو قەواری حیزبەکە و کاردانەوەکانی گۆڕانی ناوچەی کوردی لە باکووری عێراق و سووریا جیا بکرێتەوە، سەبارەت بە بوونی پەکەکە لە سووریا و لایەنگرانی لە عێراق و ئێرانیش دوای جێبەجێکردنی ئەو بڕیارە لە باری عەمەلیەوە بە تێپەڕبوونی کات دەیبینین کە ئەم بڕیارە چۆن کاریگەری لەسەر لقەکانی پەکەکە لە ئێران و سووریا و عێراق دەبێت. هەڵبەتە لەلایەکی تریشەوە درێژەدان بە چالاکی چەکداری لە بەرەکانی شەڕدا لە ژێر بارودۆخێکی نایەکساندا و بە لەبەرچاوگرتنی پێشکەوتنی کەرەستەی سەرباسی و تواناییە گەورەکانی حکوومەتی تورکیا بە بەراورد لەگەڵ هێزی سەرباسی پەکەکە. هەرگیز بەردەوامی ئەو چالاکیە لە بەرژەوەندی هێزێکی وەک پەکەکەدا نابێت. درێژەدان بەم شەڕە بە کەرەستەی شەڕی سووک و نیمچە قورس لە دژ یەکیەک کە لە ئەندامە سەرەکیەکانی هێزی ناتۆیە کە بە مۆدێرینترین و وردترین چەکی ئەم سەردەمە تیار کراوە، بەردەوامیدان بەو چالاکیانە کارەسات بە دوای خۆیدا دەهێنێت. دوای چەند کاتژمێرێک لە ڕاگەیاندنی هەڵوەشانەوەی باڵە چەکدارەکەی پەکەکە خێزانەکان لە شاری دیاربەکر لە تورکیا کۆبوونەوە، ژمارەیەکی زۆریان بە گریانەوە وێنەی ئازیزانیان بەرز کردەوە. لە هەمان کاتیشدا دەیانوت چەکدانان باشە بەڵام نازانین لە داهاتوودا چی ڕوودەدات. ئاخۆڕۆڵەکانیان دەتوانن بگەڕێنەوە ماڵەوە، ئایا زیندانیەکان ئازاد دەکرێن؟ هێشتا ڕوون نییە. بەمانایەک ئەم بڕیارەی هەڵوەشانەوەی هێزی چەکداری پەکەکە ئاکامەکەی بۆ خودی پەکەکە هەرچیەک بێت و بەچی دەگات، بەڵام لە کۆتاییدا بڕیارێکە هەزاران ئینسان لە سەرگەردانی و مەترسی بۆ سەرژیانیان دوور دەخاتەوە. Bye.
بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باس لە کۆتا بابەتمان دەکەین کە ئەمەش بابەتی ڕۆژە شەپۆلی دیپۆرکردنەوە لە ئاڵمانەوە. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران دەڵێت لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا ئەڵمانیا زیاتر لە 6,000 پەنابەری دیپۆرت کردوێتەوە. دەستگای لووتکە لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە ئەڵمانیا بە شێوەیەکی چڕدەستی کردووە بە ناردنەوەی پەنابەران بە وڵاتەکانی خۆیان یان بە پێی ڕێکەوتن نامەی دەبلن بۆ ئەو وڵاتەی کە لە ڕێگەیەوە چوونەتە وڵاتەکەیانەوە. بە پێی ئەو زانیاریانەی دەستگاکە بڵاوی کردوونەتەوە تەنها لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا ئەڵمانیا 6,151 پەنابەری دیپۆرت کردوێتەوە کە ئەمەش بەراورد بە چارەکی سەرەتای 2 ساڵی ڕابردوو زۆرترین ڕێژەی ناردنەوەی پەنابەرانە. لەو ژمارەی کە دیپۆرت کراونەتەوە 157 کەسیان بۆ عێراق و 5 کەسیان بۆ ئێران بوون. هەروەها نزیکەی 1970 کەسیشیان بە پێ ڕێکەوتنامەی دەبلن دیپۆرت کراونەتەوە. ئەمە ژواتە دەگەڕێندرێنەوە بۆ یەکەم وڵاتی یەکێتی ئەوروپا کە لە کاتی پەنابەریدا پێیگەیشتون. ئاماژەیشی بەوە داوە کە زۆرترین ئەوانەی دیپۆرت کراونەتەوە بۆ تورکیا، جۆرجیا، فەڕەنسا، ئیسپانیا و سربیا بوون. هەروەها دیپۆرتکردنەوەی بە کۆمەڵیشە بووە کە یەکێک لەو وڵاتانەی بە کۆمەڵ دیپۆرتی بۆ کراوە پاکستان بووە و تێچووی گەشتەکەش زۆر بووە و گەیشتووەتە 462,000 یۆرۆ. هەر بە پێی راپۆرتەکەی دەستگای لووتکە ئەوەی بووەتە جێگەی سەرنج لە هەندێک کاتدا مامەڵەی توندی پۆلیس بووە لەگەڵ پەنابەراندا. هەروەها مامەڵەیەکی نایاسایی لەگەڵیاندا بەوەی هەندێک جار پەنابەریان لە نەخۆشخانە دەرهێناوە و لە وڵاتەکە دەریان کردوون. بەڵێ بینەران ئەمەش ئەو وڵاتانەیە کە سەرمایەداری بە سەریان دازاڵە. لێرەدا هاتینە کۆتایی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشمان. سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا لەگەڵمانە بوون تا لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر شاد بن. نەخوام کوژی نەبوو خۆم ئەمرم نەخوام کوژی نەبوو خۆم ئەمرم یان لە بەزبەختی خەیکی بگرم بیرە و بیرە و بیرە وەی بێوەفا زۆرم کێشا جاور و جەفا سینگی تو باخچەی باسەفا بیرە و بیرە و بیرە و ئەی بێوەفا
نبو بیرونی دوره من دالی بو بیلجیان مهنتو تالی بنوینا بنوینا بینا چشمی آبینا بنوینا بینا چشمی آبینا روزی رشیمن پاشتاج بنوینا یا سیبت